ئەنای خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لە بینەرانی عزیز خۆشحاڵی لە بەرنامی فێدا لەگەڵ هاوکارم کاک جەلال هاتین و خزمەتان بۆ هیوایش ئەمڕۆژ سەرجەم بڕگو بابەتەکانمان جێگەیست و دوو ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. ئازدان و خۆشەویستان جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. هەو بابەتانی کەم ڕۆبۆمان ئامادەکردن زیاتر لە چوارچێوەی بابەتی پەروەردەیی. تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەر ڕۆڵی دایک و باوک لە گرنگی خوێندنەوەی دیارە منداڵەکانیان کە هەر لە دەستپێکی پەروەردەکەیان پەروەردەیەکی جوان و پەیوەست بە خوێندنەوەی کتێب بێت کە دیارە کاریگەریەکی ڕێک و پێک جوان و ئەزموندارانی هەیە لە ژیاندا. و تەوەری دووەمی بەرنامەکەشمان قسەکردنە لەسەر ڕۆڵ و بەرپرسیارەتی گەنج لە کۆمەڵگەدا دەمانوێت بزانین لەم بارودۆخی ئێستا کە بە تایبەتی کۆمەڵگەی ئەمە پێدا تێدەپەڕێت لە ڕووی بارودۆخی سیاسی کۆمەڵایەتی لە کاردانەوە کۆمەڵایەتیەکاندا بێکاری و دەیان کێشە و گرفتی دیکەی ئێستا کە ڕوبەڕووی گەنجان دەبێتەوە پێویستە گەنج تێڕوانینی بۆ ئەم جۆرە بارودۆخانە چۆن بێت وە ئەرگ و بەرپرسیارەتی چۆنە لەسەر ئەم دوو تەوەرە دیاریوانی تایبەتمان هەیە جیاواز لە مەشچالەکیەکانی ناو شار و شارژەکانی هەرێمی کوردستان لە ڕێگەی پامێرەکانەوە بۆتان دەگوازینەوە بۆ ئەمڕۆ بەم بابەتانەوە لە خزمەتتانەوە. وڵازان دەستپێکیش دەچی نای بڕگەی کەش و هەوا بزانین ئەمڕۆ چ گۆڕانکارێک هاتووە بە پلەکانی گەرمادا یەکەوە بینەری دەبین.
ڕۆڵی دایک و باوک لە خوێندنەوەی کتێب و کاریگەریان بەسەر منداڵەکانیانەوە تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژە لە سەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز عومەر ڕەشید نووسەرمان کردو کامەر زۆر سپاس. سەلامون براگیان دەستان خۆش بێ سپاس. دایک و باوک ڕۆڵیان هەیە بەسەرەوەی کە منداڵ دەست بکا بە خوێندنەوە دوجار کەسێک خوێنەرێکی لێ دەربچێت؟ سوپاسان هەنگم دەستان خۆش بێ بەناوی خۆی گەورە. دیارە دایک و باوک گەبێ خۆیان خوێنەر بن کە جەلال خۆمان هەموو ئەمان ئەزانین لە مەسەلەی پەروەردەیە ئەبێت دایک و باوک بەکردەوە مناڵەکانیان پەروەردەکەن. یعنی وەکو کۆمەڵناسەکان بازەکەن ئەوانەی تایبەتن لە پەروەردەی مناڵانە بەس لەوەکەن ئەوەنەی کردەوەی دایک و باوک کاریگەری هەیە لەسەر مناڵەکان ئەوە قسە کاریگەری نییە. یعنی بۆ نمونە ئەگەر باوکێک یا دایکێک بە مناڵەکان بڵێن جگەرە مەکێشە خۆیان کە جگەریان کێشە ئەوەنەی کردەوەکە کاریگەریەیە ئەوە قسەکە کاریگەری نییە. جا کتێبی شەروایە ئەبێ یەکەم هەنگا و دایک و باوک شتێک لە ماڵە دروستکەنەوەکو ئیمان بەنا ڕەحمەتی خۆی لێبێ باسەکات لە ئامۆژگارەکانی بۆ ئیخوان ئەڵێ باشتە لە ماڵتانە هەبێ بەناوی مەکتەبەوە ئەگەر باوەڵێکی شەگە سنووخێکە گرنگ نییە تۆ بڵێ من پارەم نییە مەکتەبێ بکڕم گرنگەوەی تۆ شتێک لەناو ماڵەکەتە هەبێ وەکو چۆن ێوەسە لەو زاویە هەندێک کتێبتاندانەوە ئەگەر لە ماڵەکە تەنها ئەوەندە کتێب هەبێت بۆ ئەوەی ئەم مناڵە کە گەورە بێت چای بە کتێب بکەوێت ئەمە یەکەم هەنگام بۆ پەروەردەی مناڵ بۆی فێری خوێندنەوە بێ بەڵام بەداخەوە لای ئێمە زۆرجار لە بەتایبەتی دایک و بە پلەی دۆم باوک ئەوەی گرنگی بەشتی ماڵە دەنەوەکو کەوانتەرەکەیان وەکو هەندێ توحفە لە ماڵەکەدانێن ئەوەنە گرنگیان بە بوونی کتێب نەداوە مناڵیش هەتا چاوی لەگەڵ کتێب بەڕانێت یەکسەر لە پڕ نایبێتە خوێنەر ئیلا ئەگەر کە گەورە بخۆی بڕیار بدە ئەو کاش لە قۆناغی مناڵی دەرچووە قسەمە لەسەر قۆناغی مناڵی بێ هەتا دایک و باوک خۆیان خوێنەر نەبن کتێبخان لە ماڵە دانێن خۆیان ئاشنای کتێب نەبن زۆر زەحمەتە مناڵەکەیان وا لێ بکەن خوێندنەوەیان بەلاوە خۆشەویست. زۆر باش مامۆستا تا چەند گرنگە هاندان هەبێت لەلایەن دایک و باوکانە بۆ منداڵەکان کە خۆشەویستی بکەن ئەو بابەتان یاخود ئەو کتێبانی کە دایانێ بیخوێنەوە لەلای مناڵەکە خۆشەویستی بکەن و بۆی پەنای بۆ برن لە برێوی کە پەنا بۆ ئایپادێک یاخود بۆ مۆبایلێک باکە کاتیشی پێوکژێت توانە سوودیشی نەبێت. کاگە دانیێژیان مەسەلەی ئەوەی کە دایک و باوک هەوڵ بن مناڵەکان لە ئایپاد دوور خەنەوە بە کتێب ئاشنایان کەن قورسترین لەوانەی هەنگاوە من بێت لەوانەیە لەمە قورستر نەبێت کە مناڵێ وا لێ بکەیت لە نێوان کتێب و ئایپادا کتێبی خۆش بێت. بەڵام ئەگەر لە سەرەتاوە کاری لەسەر بکەیت پێدوانیە باشتر بێت. خۆی ئەمە مەسەلەکەیە قورسی پەروەردە ئەمەیە یعنی هەر خۆی پەروەردە بۆیە قورسە ئەوەیە کە لە نێوان دوو شتە کە یەکیان مناڵەکە حەزی لێتی یەکیان تۆ حەزی لێتی وابێ و ئەمەشان سەلیمتر و سەحیحترە قورسی پەروەردە لەمەوە دەست پێکات کە وای لێ بکەی بە هەوڵی خۆت ئەم مناڵە بەبێ زۆر لێکردن بەبێ ئەوەی کە هەز بە ناچاریە بکات وای لێ پێی کتێی بەلاو خۆشەویست بێ ئەگەر نا وەکو حەزی مناڵ بەداخەوە سەر دایک و باوک بڕواکەی بۆ بێدەنگبوونی مناڵەکەی کە عجولی نەکات ئامادەیە 5 ساعت لە ڕۆژێکە مۆبایلێکی باتە دەست بەس تەنها لەبەرەوەی خۆی ئیسراحەتکە بەڵام بەڕاستی مناڵ داواکاری هەیە بۆ من لە کتێبە چێمان دەستی مناڵەکەمان گرتووە بردومان لە کتێبخانەیەک بە کەیفی خۆی کتێب کڕێ وانە خۆ کتێبانی کەی مناڵی کە بۆ مناڵن پەڕیان کەمە و هەرزانیشن یعنی زۆبێ هەرە زۆر لە 1000 2000 3000 یعنی هەر کەسێکمان ئەتوان دەستی مناڵەکەمان بگەین لە مانگێکە یەک دوو جار بیمن بە کەیف خۆیان یەک دوو گۆڤار بکڕێت ئەم مناڵە وردە وایل دکە ئەمە خۆی هەڵی بژاردووە اختیار بە خۆیەتی لەوانەیە زیاتر حەزی بە خوێندنەوەی هەبێ ئەو کاتە ئەمە بەشێک لە حەزەکەیەتی بەشێکی تریش ئەوەیە کە بە فعلی ئەکە دایک و باوک کاتیان بۆ مناڵدانە کە ئەوەنە بۆ ئایپاد بەکاربێنی من و سەعاتێک دوایەوە ئەم مناڵ دەستی بەتاڵە بێ هەوڵ بە ئەم فەرەغی بۆ پڕکەرەوە بە هەندێک لە عابۆ هەندێک شتێکی لەوانەیە با کتێب بێت یعنی بەڕاستی کتێب با لە بەردەستیا بێ با بیدڕێنێ وەکو باسم کرد گۆڤار و ئەمانی کە لە مناڵانە هەرزانن ئەگەر بیشی دڕێنێ ئاساییە وردەوە ئەم مناڵ لەگەڵ کتێبە ئاشنابێ بڕوا بکە ئەوانەی کە ئێستا کتێبە خوێنەوە کاگە دانیار من بیرم دێ لە 4-5 ئیبتیدایە بوون لە مەکتەبی دەباشان کتێبخانەیەکمان هەبوو ئیستیعاری کتێبی تیاکرا بیرم دێت ئەو کاتە ئێمە فێر بوون ئیستیعاری کتێبمانەکە کتێبمان ئەخواست ماوەسە حەمەنووری هەبێ بە ڕەحمەت بێ ئەو ئێستا نەماوە ئەو هەبوو ناوی ئەنووسین و کتێبیشی ئەداینێ کە لە مای بۆن هەفتەی لامان بێ ئەم هەفتەی کتێبمانە خوێنەوە من بیرم دێت لەو سەرەتاییەوە هەموو شعرەکانی پیرەمێرد و ئەوانەی کە ئاسان بوون قانع و بێکەس و ئەمان هەمی خوێنبەوە بەڵام ئێستا هەز دەکەم لە زۆربەی مەکتەبەکانە قوتابخانەکانە ئەمەنیە لە ماڵە یعنی ئەگەر ئێستا ئیحسایە بکرێت لەوانێت لە 170 ماڵەکان کتێبخانەی هەرتیانە بێ یعنی ئەوەی معرەزێکی جوانی تایە کەوانتەرێکی جوانی تایە بۆ من تاقمی قەنەفەی جوانی تایە زۆر زەحمەتە لە ماڵێکە کتێبخانێکی جوانی تیا بێت ئەگەر نەبوو ئیتر ئەم مناڵە
دایک و باوکەش شتێکیان پێ نیە پێی مەژغوڵکەن ناسا پەنا بەنە بەر ئەوەی کە منداڵەکان بە ئایپاد و بە مۆبایلەوە مەژغوڵ. باشە ئێستا چاوانی دایک و باوکی ئەمە چی بوو کە بۆ من لە خوێنەر نەبوون ڕەنگە بە دۆخێکی جیاوازدا هاتبوون ئێستا چۆن ئەم دایک و باوکە کار لەسەرەوە بکەن مناڵەکەیان خوێنەر دەربچێت کاگە جەلال ئەگەر ئێمە ڕەنگە پێشەوەی کە ئەم ڕێکارانەی مامسامر بوو کە باستکرد ڕەنگە تەفەهمیان بۆ ئەم ڕێکارانە نەبێت بەڵام لە هەمان کاتە دەیەوێت کوڕەکەی مناڵەکەی کچەکەی خوێنەرێکی باش کەسێکی عاقڵ تێگەشتووە باگراوندێکی فول زانیاری گشتی هەبێت. خۆی دوو قۆناغە کە ئێمە باکودایکمان چۆن بوون یعنی زۆر جیاوازە کاک جەلال لەوانەیە زۆربەی هەرە زۆری باکوداکانی ئێمە نەخوێنەوار بێت من دایکم خوێنەوار بۆ باکم نەخوێنەوار بوو یعنی هەر کەسێکمان بێن لەوانەیە زۆربەی هەرە زۆری چکە تەمەنێکیانەوە بەڵام قۆناغی گۆڕا دوایەوە ئێستا لەوانەیە زۆربەی هەرە زۆری باوکان دایکان خوێنەوار بن وەکو ئەو کە بزانن بنووسن بخوێنەوە بەڵام قسەکە لەسەر لایەنی دووەمە دیکە چەندە گرنگە بەلایەنەوە ئەمە مهمە ینی خوێنەواری هەیە دایک باوک خوێنەوارە ئەتوانە بخوێنێتەوە لە مۆبایلەکە چا دەکات بۆ نمونە پۆز دانێ بەڵام چەندە گرنگە خوێنەوە بەلایەوە زۆر گرنگ بێت لەبەرەوە دایک و باوک قۆناغی یەکەم ئەبێ خۆیان وەکو باسمان کرد بخوێنەوە خۆیان مەژوڵی خوێنەوە بن بەرچێ مناڵەکانیانە ئەگەر توانیان ئەمە بکەن تاسەورەکەم مناڵەکانیان ئەبنە خوێنەرێکی باش باوکو دایکی ئێمە زوو نەخوێنەوار بوون بەڵام ئێتی دوای جار کە قۆناغی مناڵیمان تێپەڕان جەمتان باسی قۆناغی مناڵیەکە کە قۆناغی مناڵی تێپەڕان ئینسان هەندێک بڕار خۆیدا چێتە داخلی کۆمەڵ ڕەفیقی بێ لەوانە لەوێ گۆڕانکاری بە ژیانیا بێت ینی لە زانکۆیە لە شوێنەکە بەڵام قۆناغی مناڵی ئیلا ئەبێ چاو لە دوونەکەی ژیانیان بکەن کە دایک و باوک ئەمەر لە سەرەتایە مناڵ پێویستە چ جۆرە بابەتێک بخوێنێتەوە چ جۆرە کتێبێک بخوێنێتەوە کە سوودی هەبێت بڵێ وڵی خۆ هەچەند ئەمە پەیوەندی بە ئەو کەسانەوە هەیە کە لە پەروەری مناڵە زیاتر قساکەن ئەوە بواری من نییە بەڵام وەکو خوێندنەوە خۆمان نەزانین ئەو خوێندنەوەی کە زۆر سادەن زۆر تێگەشتنیان ئاسانە بە وێنەوە بڵاو ئەبنەوە ینی وێنە قساکە زیاتر لە دیار دیقەتی ئەو کتێبانە بن ئەوانەی بۆ مناڵ لە نووسن کەسانی شارزانشیانە دوو دیێڕنووسینە یەک وێنەی گەوری لەگەڵایە چونکە مناڵ ئەوەی ئەبینێ ئەوە ناتوانێت بخوێنێتەوە ئێستا بەڕاستی مناڵەکانی قۆناغی سێ و چوار ئەمانە ئێتا ئێساش لەبەرەوەی خوێندن طبیعی نەبوو لە لای ئێمە هەتا ئێستا بە حنجا خوێنەوە یعنی هەتا سەوشەکە ناتوان بە تەواوی بخوێنەوە لەبەرەوە ئەگەر وێنە هەبێت زیاتر مناڵەکە تێگەیەنێ ئەو مناڵانە ئەو شتانە بەلاوە ئاسانە کە خۆیان حەزیان پێێتی هەموو باوکو دایکە گەزانێ مناڵ حەزی بەچیە بۆ لەوانێ مناڵەکە ئەم حەزی بە چیرۆکێکی خەیاڵی بێ یان بۆ حەزی بە باسکردنی بێت لە بووکەڵا لە چیرۆشێ بە باز لە یان چیرۆکانی پێش نووسن کە نووسراون زۆربەی هەر زۆری کەسانی شارەزان نووسیانە زۆربەی هەر زۆری چیرۆکەکان چیرۆکی جیهانین یعنی ئەمانە خەڵکی شارەزان نووسیان تەسەورەکەم ئەمانە زۆر بیری لێکراوەتۆ لەگەڵ گونجاندنی بە بیرکردنەوەی مناڵە یا ئەو فیلمانە هەر هەموو ئەمانە تێگڕا کۆمەڵێ شتن مناڵ توانین باش لیان حاڵی بە تەنها بە دایک و باوک منداڵەکە دەبێتە خوێنەر وڵێن بەش بە حاڵی خۆمەکە بگەڕێم بە تەمەنی خۆ من باوکودایکم دەمە خوێنەر من وەکو باسم کرد لە قوتابخانەی خۆمانە لە سەرەتایی ئەوە حەزێکی زۆر باش دروستکراوە بە خوێندنەوە من وەکو باسم کرد باوکم نەخوێنەوار بووە ئەسان هەر نەیزانای خۆی بنووسێت بەڵام کە چوومە مەکتەب یا قوتابخانە لەوێ ئەو حەزیان بۆ دروزە کردیت یعنی بەڕاستی زوو نامیەکانی عین شەونم یا لەتیف هەڵمەت ئەوانەی کە مناڵانە ئەجاوکەتە ئەم دیزیان شتەی سا نەبوو ملەوەوانە هەر شیعر بوو ڕسمیتیان نەبوو وەکو ئیستیعاری کە باسم کرد ئەم حەزی لە مەکتەب بۆی دروستکردن لە ماڵەوە نەبوو ئەم حەزە نەقل بۆ ماڵەوە جایتر لەبەرەوە کاتە من حەزمە کتێبم هەبێت لە ماڵەوە خۆم حەزمە کرد یعنی لە ماڵی ئێمەیە سەرەتا هیچ کتێبخانوشن نەبووە بەڵام ئەگەر دایک و باوک کە قوتابخانەیەکەوە ئەگەر نەیانتوانی دوجار ئەسپێری بە مەکتەب بەداخ و قوتابخانەکانی ئێستا و باسمان کرد ئەو ڕۆڵیان ینی ئەوەنی ڕۆڵێکی کارتۆنیان هەیە کە منهجێکە ئەمە هەزۆ مناڵە بڵێتەوە مامۆستاگە بڕۆتە دەرەوە ینی کەم وایە مامۆستایەک هەبێت لە قوتابخانەکانە کتێبخانەی لە مەکتەبەکەدانێ بە مناڵەکان ینی خۆشەویستی کتێبیان لا دروستکە کاگە جەلال ئێمە کە ئەو قۆناغە تێپەڕی باوکو دایک نەیانتوانێت بە شوێنتر هەبێت ئیلا ئەبێ لی گەڕێنێتەوە کاتێک کە ئەیسپەرین بە زانکۆ یا لە پەیمانگاکانە یا سوزام داخلیەکانە وردە و دەوای لێ دێم ئەو کەسە گەورە بۆ خۆی اختیاری هەیە یا پۆبجیەکە یەک تێوەڵژێت زۆر باش ماوەسا لە کۆمەلگای ئێمەدا دایک و باوکانی ئێستا چۆن هەڵدەسەنگێنی لە پەروەردەکردنی منداڵداوە تایبەت بۆ ئەم بابەتەی کە کتێب خوێندنەوە پێدوانیە کە ئەنی
بەڕووداوە چین زیاتر لەوەی کە بەرەو پێشەوە چین زیاتر هانی کاک دانیێر شتێکەیە بەڕاستی ئێمە زەوێ بڕۆمە بۆ بێت کە تەکنەلۆژیا یعنی بمان نەمانەوێ جۆرێک جێ بە نووسین تەنگ کردو ینی ئەمە حقات ئەمە ڕاستیە ینی ئێمە گە بڕۆمەن وابێوانی وایە ینی بۆ نمونە ئێمە شەر کەسێکمان کە ئێمە قۆناغی مناڵیمان تێپەڕان و ئێستا هەر کەسێکمان ئەوەی مەشغوڵین ینی بە کۆمپیوتەرەکەمان بە سێرکین تەلەڤیزۆن بە ئایپاد و موبایلەکەمان لەوانی کەمتر بگەڕینەوە بە لای کتێب مناڵەکە شەروایە بەڕاستی ینی مناڵیش خۆ دوجار لە واقعەژی ئیلا ئەبێ مەشغوڵ بێت یعنی دایک و باوکانیش ئەمان لەوە زیاتر پێ ناکرێت ینی گەبڵین دایک و باوک هیچیان نەکردو مەشغڵەتە ینی بەڕاستی دایک و باوکی شتی زۆر جوانیان کردو لەگە مناڵەکانیان ینی هەندی خێزانمان هەیە زۆر جوان مناڵ پەروەردەکەن هەم مەجای یاریان دەدەن بە ئامێرە زیرەکەکان هەم کتێبیان فێرەکەن هەم یاریان فێرەکەن ینی بەداخەوە ئێمە وازانین مناڵ ئەبێ یان یەک پارچە خەریکی ئایپاد و موبایل بێ یا بەڕاستی ئەبێ مناڵ ئیتر لە هەموو شتێ دوورخێتەوە وانی ینی بەڕاستی ئێمە کاتێمانە کتێب خۆشەویستکەین هەفۆ ئەبێ مەجاری مناڵماندا بەشی تر بکات ینی بەڕاستی ئەبێ ینی ئێمە زۆر جار ئەبینین ئەوانەی کە تایبەتن بۆ بوارەڵەن مناڵەکانتان لە ئایپاد دوورخەنەوە یا لە ئەمێرە زیرەکان دوورخەنەوە ئێمە ڕاستە ئەمە دیو یەکەمێتی ئەی بەچیەوە مەژۆڵیانکەین مناڵ ئەبێ مەژۆڵ بێ مناڵ ئەبێ هەستێت ڕاکات وانە چیمان بۆ کردوەکەم فەراقی پێ بڕکەینەوە یعنی دڵنیا بن ئەگەر ئێمانێ مناڵێک تەنها کتێب خوێن شتیوە هەر نییە یعنی هیچ قۆناغێکی ژیانە ئینسان ناتوانێت بکات زۆر باشە کاتە زیادە ڕەویکردنمان بە کتێبەوە هەیە وڵای ئەمەش قسەیەکە بەس من لە تەمەنی مناڵی با دەرچین لە مناڵان نییە بەڵام لە گەورەکانە بەڕاستی زۆر ئێماوە کۆڕ و شتەوە دانچین لەسەر باسی کتێبەمانە بە تەسەوری خۆم حاڵەتێکەیە ئینسان لە حەدی خۆی هەندێکن لە حەدی خۆی زیاتر گرنگیان بە کتێبەوە ڕاستە کتێب گرنگە کتێب بێت لە ژیانی ئینسانە ڕۆژانە ئینسانی کتێبە مەشغوڵ بێ بەڵام جارێ وای ئینسان ئەمەنە سەرقاڵی کتێبە ئەمەنە ئەخوێنەوە جار هاتووەتە مسابقە مەمسەجەلات ینی وای لێ هاتووە بۆ بە عادەت من مانگی ئەو نەکتێبە خوێنمەوە لە کاتێکە ئەسڵی کتێب معریفەیە نەک ئەوەی ژمارەی زۆر ڕاستە ئینسان ئەگەر بتوانێت تەقبولی کات و وەریگرێ زۆر بخوێنەوە ئەساییە بەڵام دوجار قۆناغی ژیانی ئینسان پێغەمبەری خۆ صلی الله علیه و سلم فەرمێ بۆ هەموو کردەوەیەک چوس و چالاکی هەیە بۆ هەموو چوس و چالاکی سەربوونەوە هەیە یعنی ئیلا ئینسان قۆناغی ژیانی وایە هەندێک حاڵت هەیە حەزەکە بخوێنێتەوە و لە هەندی حاڵتی حەزەکە نەخوێنێتەوە یعنی بەڕاستی ئینسان هەندێک جار کە کێشەیەک هەیە مەشاکیلێک دەبێت بۆ نمونە یا خەوێکی زۆر بێ کتێبەکە بشخوێنی و ئیسفادەی لێ ناکە یعنی ئەمە قۆناغی بێ نەخوێنیتەوەتیایە ینی بەڕاستی بەداخەوە ئینسان لە هەموو شتێکە زاریوە زیادە ڕۆیەکێکی لە شتانی کە زیادە ڕۆیەت یاکرا خوێنەوەی زۆر باشە کاتە جیاواز لە قۆناغی مناڵی باست کرد دەمێنێت لەسەر قۆناغی مناڵی زۆر جار ئەو فشارانەی کە لەسەر منداڵ دەکرێت کە بەویستی دایک و باوک بێت ینی ئەوش زیادە ڕەویکردن نییە لەسەرەوەی کە مناڵ دەتەوێت بە زۆر فێری کتێب خوێندنەوەی بکەیوە باشترین قۆناغ بۆ مناڵیش کامەیە کە تۆ بتەوێت لەگەڵ یا لەگەڵ کتێبە ئاشنای بکەیت و دەستکاتە خوێندنەوە کاک جەلال من ئەمەشم بە شتێک کرد کە ئەوژەوەیە کە مناڵ دەستی بگری بچێ خۆی کتێب کڕێ ینی چۆن نەچەجلی جەشن بەداخەوە کە ئێستا دایک و باوکان زۆریان خۆیان تنجلێکیان بۆ کردن بۆیانەوە زۆر ئەکەنە بەریان یا پێڵاو ئەمە غەڵەتە تەبەن بۆ کتێبی شەروایە ئەگەر ئەو مناڵە خۆی کتێبی کڕی ئەگەر ئەو مناڵە خۆی گۆڤارێکی لە بازار هەڵبژار زۆر جیاوازەرەوەی من گۆڤارێکی بۆ بەرمەوە هەچەند منش ئەزانم کە گۆڤاری مناڵم کامەیە بەڵام دوازار ئەو کە خۆی هەڵی بژار زۆر حەزی بۆیە بێ زۆر ئەو کەتا هەست بە ئیجباری ناکە کە بە زۆر ئەم کتێب بۆ کراوە کە بخوێنرێتەوە کە هەستی بۆ یعنی ئەمە قۆناغێکە کە ئەو مناڵە حەزی پێ بکات هەز ناکات بە زۆر پێ خوێنرێتەوە ئەگەر ئەمە لەگەڵا کرا مناڵەکە خۆی هەڵی بژار پاشان باخوداک چیان بۆ هەڵبژێرن هەر ئەو هەڵبژێرن کە مناڵ حەزی پێێت یعنی زۆر باش مامۆستا زیادە ڕەویکردنی ئەوەی کە زۆر لە دایک و باوکان زۆر بەگوێی مناڵەکانیانەکەن ئەمە تا چەند زیانی دەبێت بۆ پەروەردەکردنی منداڵ والله براجان من يعني لبرو پرۆدە اختصاصی من نییە بەڵام من هەر دێمە سەلیانی خوێندنەوەکە ئەگەر مناڵ نازی زۆر دەبایە وەکو دکتۆر کەریم قاچەتانی لەوتە لەینەکە باسێکە زۆر جوانە ئەگەر ینی مناڵ زۆر نازدار بوو ئەو کاتە بەی شتێک ڕازی نابێ ینی داواکاری مناڵ کۆتایی نییە هەموو نەزانێ بێ شوێنێکی بێ بە مناڵ بڵێ نەخێر نابێت ینی بۆ باتوانە شتەبێت مناڵ داوای دوو شتەکەی چنی بۆ مەکرەقەچێکە باتوانە شەوی بیکڕی لە کتێبەکە شەهر بێنە سەر خوێنەوەکە هەروایە لەوانەیە ئەگەر مناڵی مە خوای کردوای لێ هاو تەڵەبی زۆر بوو بۆ کتێب یا ئەو پێشووکە کاکجار پرسیارێک چ قۆناغێک باشە گەشتە ئەو قۆناغی کە داوای کتێب بکات چونکە بەڕاستی
مناڵ یەکەم قۆناغی هەر بە دوای شتە ڕەنگەکان ئاگەڕێ حەزی بەوەیە بۆیە قۆناغی هەندێک کتێب هەیە لە بازارەگە دیقەتی بن بۆ نووسراوە ئەم کتێبە بۆ مناڵی پێش خوێنەواریە هەمووی وێنەیە ئەم مناڵە سیریەکات ینی پڕەکانی ئەستوتر دروستکراون یا بۆ فێرکردنی پیتە باسی سێوەکە سینەکراوە ڕسمی سێوە کراوە ئەمانە درەنگترە دەڕێن ئەم قۆناغەم مناڵ ئەبێ ئەم شتانی لەبەردەسابێت بیدەڕێنێ لە توپەتێکا چیلەکە لێکە بەڵام قسمە سن نازدارەکەیتی ئەگە مناڵ بەخۆ نازدار بێ بە کتێبێک و 50 جۆر کتێبی مکری بیدڕێنێ ئێستاش مناڵ بەوە ئارام نابێت کەواتە باشترین حەڵ بۆیە کە مناڵ نەئی لە بەرامبەر بۆتر زۆر باشەوە سامر قۆناغەکە لە تەمەنی چەند بۆ چەند وە چۆن بۆ نمونە لە پێش خوێنەواریەکە باس لەوە کرد با ڕەسم بێت ئەچێتە سەرەتایی با کتێبەکانی چه جۆرە کتێبێک بن ئەچنەمان ناوەندی چه جۆرە کتێبێک بن ئەگەر بکراوە پۆلێمەندیەکمان بۆ بکەیت خۆی مامۆسا تەسەورم ئاوایە مناڵ سەرتا بەس وێنە ئاناسیە ینی بۆیە بەڵێ کتێب ئێمە کتێبمان زۆری پێش چوونە مەکتەب ئەنی ئێستا شتە بازار زۆر کتێبمانەیە بۆ مناڵی 4 ساڵە بۆ مناڵی ڕەوزەیە باخچەکانە ڕاستە ناخوێنێتەوە بەڵام دنیای وێنە هەیە ینی ئێمە لە خۆت باشە زانین لە کاری ڕۆژنەوانی خوێنمانەوە کە وێنەیەک قیمەتی 1000 شەی هەیە وانە ینی بەڕاستی ئێستا ڕووداوی ڕوەدات کەسی وێنەیەکی گرتووە ئەو وێنەیە چەندە تۆ قسەی لەسەرکەی ئێستا وێنەکە گرنگتر لە ئەو قسانی کە کراوانە بۆ مناڵی شەروایە ینی مناڵ قۆناغی بەڵێ بەس ڕسمە ناسی بەس ڕەنگە ناسی قۆناغی تر کە دێتە پێشەوە مناڵ فێری ئەلفوبا کرێت ئەلەو کاتەوە هەندێ چیرۆکی ئاسان و سەرەتا هەیە مناڵ پێی ئاشنا بکرێت بە تەسەوری خۆم ئاوایە من وای بۆچم نازانم چەنە ڕاستمیانە مناڵ کە خوێنەوەی تەواو بوو کە تاوازانی بخوێنێتەوە ئیتر وەلی پێنج یا کۆتایی سەرەتاییە بڕاکە لەو کاتۆ خۆی هەزەکات حەزی بە چییە لە چ وارێکە بخوێنێتەوە یعنی من هەستمە کرد لە سەرەوە حەزمەکە حەزمە شعرە حەزمە کرد شعر بخوێنمەوە چیرۆک بخوێنمەوە لەوانەیە ڕۆمان بۆ ئۆتۆمەنی من قورس بۆ بێت ینی بەڵام لە سەرەتای ڕۆمان بخوێنێتەوە بەڵام بیرم هەندێک چیرۆکی ئاسان هەبوو ئەمان خوێنەوە شعرەکانی و باسم کرد ئەو شاعری مەزنانە ئەمان خوێنەوە هەست ئەەکەم لە تەمەنێک کە ئینسان خوێنواری تەواو بوو خۆی دەرکی ئەوواکە لەوان دەرکێکی سەرەتاییش بێ یەکسەر خۆی ئەزانی حەزی بەچێ لەوانەیە حەزی بە مێژوو بێ لەوانەیە حەزی بە کتێبە زانستیەکان بێ ئیلا خۆی لە شوێنەکە دۆزێتەوە ئەمەش بە کە گەورە بوو ئیتر برارەکان کاکجلە بەدەست خۆیە بێ ینی ئینسان کە قۆناغی بۆن وێسا بنەڕەتی تێپەڕان ئیتر پێویست ناکات باوکو دایک هەر تەوجیهیانکە لەوان تەوجیهی ئەوەی کە کتێبی بۆ بکڕێ کە بیری خاتەوە ئەمڕۆکشی هیچ نەخوێنێتەوە ئەم هەفتەیە نەبینەوە کتێبە دەستەوە بێ بەڵام دوجار ئەو مەجاالەی کە تیا خوێنێتەوە ئیلا هیچ کەسێک ناتوانێت لە هەموو مەجالێکا بخوێنێتەوە دوجار ئەگەر بشخوێنێتەوە خۆی وردەوردەوە ئەگاتە سەر خاڵێک کە ئەمە حەزی ئەوە لەوان لەسەرەوە ئینسان شعرشی بخوێنێتەوە کتێبزانشی بخوێنێتەوە بەڵام دوجار خاڵێکێک کە ئالەوێ ئەیتەڵێم ئەم مەجای من زۆر باش مامۆستا چۆن وەکو ئاماژەوان پێگرەمە بابەتی کتێب خوێنەوە چی بکرێت بۆی کە فێریش بکرێن بنووسن ینی بزان کە زیاتر قسەیان پێ بێ یاخۆ زیاتر بنووسن لە نووسینەمدا خۆی تەوە قۆناغی گەورە بوونە مامۆستا ینی ئینسان کە توانی بنووسێ بەڕاستی من ناڵێم مناڵ ناتوانێت بنووسێ ئەمە زۆر گۆڤاری مناڵەمان هەبوو یا پێشتر هەیە یا پێشتر هەبووە زیاتر هەبوو مناڵ ئەیتوانی تایە بنووسێت ینی ئەگەر نووسینێکی مناڵانەش بوو بێت تەمان بۆ قۆناغی خۆی زۆر شتێکی جوان بووە مناڵ ئەگەر زۆری خوێندەوە هەر کەسێک زۆر بخوێن توانێت بنووسێ چکە هەر خۆی ئۆتۆماتی کۆمەڵی معریفی لا دروزە بێ ینی ئێستا لە فەیسبووکە دیقەتی فەیسبوک بن کە هەمووی شتی ئانی پۆستی هەموو کەس بۆ خۆی ڕۆژناموانێکە لە تۆڕە کۆنەڵاتەکانە بەڵام هەندێک کەسن ئینسان حەز بە خوێنەوەیانەکە بۆ چونکە لەو مەجای کە ئەتیان نووسی قاڵ بۆتەوە وانە بۆ نمونە لە مەجای سیاست نووسی کە برا خۆی سیاسیە ئەو بابەتانە ئینسان حەزی پێ ئەو خەڵکە هەمووی ئەنووسی شەوانە و ڕۆژانە بەڵام دوجار کەم خوێندنەوەیە زۆر جێگرنگە ینی بجێ بایەخە بەلای خەڵکەوە ئەوەی کەسە لە تابەتمەندی خۆی هەیە ئەم مناڵەش ڕاست ئەنووسێت نووسنێکی مناڵانە نەکرد و کاڵ مناڵانە بەڵام لەگەڵ قۆناغەکانە حتا زۆر بخوێنێتەوە ئینسان دیقەتێوانە بن کە زۆر چیرۆگە خوێندنەوە زۆربەی بابەتەکانیان بابەتی چیرۆکی لا لەسەری فەیسبوکانیان بکە ینی کاریگەری لەسەریانە بێت مەجالێکی خۆیان ئەدۆزنەوە هەم لە خوێن هەم لە نووسینە دیارە قۆناغی نووسین قۆناغێکی زۆر کامەڵ بوونە ینی ئەوە نیە بڵێ من لەسەردا دەستم کردو بە خوێن یەکسەر دەزانم بژنووسم ینی بێ قاڵبی تو ینی بێ مەجالێکی زۆری بخۆ زۆر باشەوە سامر زۆر بە کورتی دوایین قسەت یا پەیامت بۆ دایک و باوک بۆی کە بناغەیەکی جوان بۆی کە مناڵەکان و بێتە خوێنەر لە ئێستەوە دابنێن وڵی من ئەڵم دایک و باوک ئەوەی گرنگی بە تاقمیشی پەرداغەدەن ئەوەی بە توحفەیەگەدەن
ئەوەی بەکەوانتر و بە معرەزێگەدەن لە ماڵە هەر چارێکیشی ئەوە گەرنێکی بە کتێبخانێکی بچکۆلەمە لە ماڵەکانە بڕوا بکەن مناڵ چاوی کردەوە کتێبی بینی زۆر احتیمالێ بێتە خوێنەرێکی باش ئەگەر نەیبینی ئەو شەرکو دایک و باوکی سبێنی دەزەکاتە ئیشێک و بژەکاتە کتێب. زۆر سپاس بۆ مامۆستا عومەر ڕەشید لەسەر سپاس کە میوانی بەرنامەکە. زۆر من زۆر سپاس. بەڵێ بینەرانی عزیز دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە. بەڵازان دەچین لای تەوەری دومی بەرنامەکەمان ئەویش باسکردنە لە ئەرک و بەرپرسایەتی گەنجان لە کۆمەلگادا بزانین گەنجان چ جۆرە بەرپرسیارەتیە چ جۆرە ئەرکێکیان دەکەوێتە سەرەوە لەگەڵیشیدا تا چەند گرنگە گەنجان هۆشیاریان هەبێت لەمەڕ ئەو پرسانی کە لە کۆمەلگادا ڕوودەدەن لە پرسە کۆمەڵایەتیەکان سیاسیەکان دەبێت هۆشیاریان هەبێت وە دەنگیان هەبێت وە بتوان کە کاریگەریان هەبێت لەسەر کۆمەلگا. بۆ قسەکردن لەسەر بابەتە میوانێکمان لە هەڵەبجەوە ئامادەبێت ئەوی زۆر بەڕێز مامۆستا موحسین ساڵح بانخوازی ئیسلامی. مامۆستا ئەسڵای خوا لێبێت سوپاس کە میوانی بەرنامەکەمان بووی. سڵاو لە بەڕێزیشتان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس. مامۆستا لە ئێستادا گەنجان چ جۆرە ئەرکێکیان لەسەر شانەکە لەمەڕ ئەو کێشە و گرفتانی کە لە کۆمەلگادا ڕوودەدەن. بەڵێ سەرەتا بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دیارە کە باسی گەنجەکەین ئەو قۆناغەیە کە لە دوای تەمەنی مناڵی و هەرزەکاری دەست پێکات تا تەمەنی پێش پیرێتی و بە ساڵاچوون کە دیار ئەوە زۆرترین تەمەنی مرۆڤەکانە چونکە تەمەنی مناڵی تقریبن تا لەگەڵ هەرزەکاری بە پێی هەندێک پێوەەر تا لە بینی یعنی لە سەرەتاوە تا 12 تا 15 ڕوا بە هەندێک پێوەری کە تا 18 وەلەو دوش گەنجێتی دەست پێکات بە دیسان بە هەندێک پێوەەر هەندێک تا 25 ژیاندانەوە هەندێک تا 30 هەندێک تا 40 ئەو تەمەنە کە زۆرترین تەمەنی ئینسانە بە پێی ئەوەی کە لە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هاتووە فەرموێ زۆرترینی تەمەنی ئومەتەکەم لە نێوان 6 بۆ 7 کە بە پێوەری لێکدانەوەی زانایان ئەڵێن عین نزیکی 65 ساڵ یعنی حسابیکەی ئەوە زۆرترین تەمەنەکات لەو نێوانە و ئەو تەمەنەشە کە زۆرترینی بەرپرسیارەتیەکەوێتە سەر مرۆڤەکان چونکە تەمەنی منداڵی دیارە لەگەڵ هەرزەکاری تا پێش تەمەنی 15 ساڵیەوە ئینسان مەسئولێتی لەسەر نییە هیچ ئەرک و بەرپرسیارەتێکی شەرعی و یاسایی لەسەر نییە بەڵکو دوای تەمەنی 15 بە دواوە وەلای هەندێک لە زانایان لە 18 بە دواوە ئەرک و بەرپرسیارەتیەکەوێتە سەر مرۆڤەکان دیارەکەوە گەورەترین وەکو باسمان کرد ڕێژەی تەمەنی ئینسانە و زۆرترین قۆناغەکانێتی ژیانێتی ئەوە بەڕاستی هەموو ئەرک و مەسئولیاتەکەی ئینسان ئەکەوێتە ئەو قۆناغە چونکە تەمەنی دواتریش کە ئیشارەتمان پێدا کە تەمەنی بە ساڵاتچوون و پیرێتی ئەوش دیسان زۆربەی کات ئینسانەکان لە دوای 45 وانە زۆربەی کاتیتە تووشی نەخۆشی و گیر و گرفت و مەشاکیل و ئەو جۆرەشتانە بن کە وەک ئەو تەمەنەی پێشوو ناتوانن هەڵسن بەو ئیشوکارانە کە لە سەریانە. زۆر باشە مامۆستا لەگەڵ ئەمانشدا هۆشیاری گەنجان تا چەند گرنگەکە لەمەڕ پرسە سیاسیەکان کێشە کۆمەڵایەتیەکاندا بتوان قسەی خۆیان هەبێت وە بتوان کاریگەریان هەبێت لەسەر کۆمەلگا. دیارە ئەوە یعنی ئەگە بچینە ناو گیر و گرفت و مەشاکیلەکانی گەنجان یەکێ لە مشکیلە و گیر و گرفتە سەرەکیەکانی گەنجان کەمی ڕۆشنبیری و یا کەم و کورتیە لە بواری پەروەردە و بارهێنانە کە بەڕاستی ئەو بەشێکی ئەگەڕێتەوە بۆ گەنجەکان خۆیان و بەشێکیشی ئەگەڕێتەوە بۆ ئەو دام و دەستگا و خانەوادە و دام و دەستگای لە دەوڵەتە هەیە کە ئێستا لە وڵاتی خۆمان لەم هەرێمەی خۆمان بەڕاستی زۆر جێگەی تێبینی و سەرنجە کە کەم و کورتێکی زۆر لەو بوارە هەیە ئەوە کاریگەری زۆری هەیە لەسەر ئەوەی کە گەنجان هەر لە شێوازی بارهێنانیانەوە بە شێوازێکی باش و ڕێک و پێک پەروەردە نەکراون و بار نەهێنراون چونکە ئەو دام و دەستگایانە چ هەر لە خانەوادەوە ئەیگری چ لە ژینگەی کۆمەلگا ئەیگری چ لە دام و دەستگا ڕسمیەکانی فەرمیەکانی حکوومەت ئەیڵێ هەموو کەم و کورتی و نوقسانی زۆری تایە و خەمساردێکی زۆری شەیە لە هەموو لایەک لە چارەسەریان
جا لەو ڕوانگەوە گەنج خۆی مەسئولیاتی زیاتر بەرپرسیارەتی زیاتر ئەکەوێتە سەری کە بتوانێت چارەسەری ئەو گیر و گرفتانە بکە بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ لە ڕووی هەموو ڕوانگەکانەوە لە بواری کۆمەڵایەتی بڵێ لە بواری سیاسی بڵێ لە بواری ڕۆشنبیری و ئابووری بڵێ دەوری خۆی بینێ لەبەرەوە کە ئێستا و مەشاکل و گیر و گرفتانی شارەتمان پێدا ئەوانە زۆرە مەسئولیاتێکی زیاتر ئەکەوێتە سەر گەنجەکان کە خۆیان بتوانن خەمی خۆیان بخۆن و خۆیان زیاتر پەروەردە بکەن و ڕابهێنن لەو بوارانە. زۆر باش ماوەسا کە دیارە سێری بارودۆخی ئەمڕۆ هەرێمی کوردستان دەکەین بەشێک لە گەنج لەم بارودۆخی کە ئێستا هەیە ڕادەکات ڕووبا ئەوروپا هەڵدێ بەشێکی دیکەی ڕەنگە ناخوداگا بکەوێتە شوێن شەپۆلێکی ناڕزایی کە دوجار بە مەرامێکی تایبەت بەکاربێنرێ بەشێکی بێهیوا بووە لە ژیان کە سیر دەکەی نەتاقەتی پرۆسیا و سەرگیری ماوە نەتاقەتی کار و کەسابەتی ماوە لەشەوە کار و کەسابەتی کێوتۆ نیە کەواتە زۆر گرنگلەوەی کە گەنج لە بارودۆخ هێستەی کۆمەلگای ئەمە تا چەندە وشیار بێت لەسەر پرسەکان بۆ چۆن بڕیار لە چارەنووسی خۆی بداوە ئایا بەڕاستی بژی یا شەڕی ژیان بکە یاخود ئەمیش دەبێت لە وڵات و نیشتیمانی خۆی هەڵبێت گەنج دەبێت لە ئێستادا چۆن تەعامل بکە لەسەر ئەم هەموو پرسێکە لە چواردەوری هەن و هەمویان ناڕوون و ئاڵۆزن. ئەو بابەتانەی ئیشارەت پێدا هەموو لەو گیر و گرفتە سەرەکیانن کە ئەمڕۆ بەتابەت لە هەرێمی خۆمان گەنجەکان تایە گیرۆدە بوون یعنی بۆ ئەمەش بۆ دەرباز بوون لەم قەیران و کێشانە کە گەنجانی تایەوە بۆ ئەوەی بتوانێت کە بڕیارێکی ڕێک و دروست بدا بۆ ژیانی خۆی بۆ کۆمەڵگا بۆ ئەو ژینگەی تایەژی ئەوەیە بەڕاستی سەرەتا یعنی سوود لە تەجروبە و ئەزمموی ئەوانی پێش خۆی ببینێ چونکە خەڵکانێک پێش ئەو بەو تەجروبانە و بەو ئەزمونانە تێپەڕ بوون ئەبێ گەنج گوێ بۆ ئەوان بگرێت کە بۆ نمونە یعنی ئێستا ئێمە لەم ساڵانی ڕابردوو بە چەندەها شێواز گەنجانمان بینی لە کوردستان بەکارهێنران ئەم بەکارهێنێ ئەو بەکارهێنێ ڕێکخراوێک دەستگایەک حیزبێک بەکارهێنێ و تەوژمێکی گەورە بەکارهێنێ دوایە کە دوای ماوەیەک سێرەکەی دیسان بێ هیوا بێت و ئەگەڕێتەوە سەر وەکوڵێ خاڵی سفر ئەمە لەبەرچی لەبەرەوە کەوێتە ئەم هەڵانەوە چونکە هەر تەمەنی گەنجی خۆی تەمەنێکە تەمەنێکی تیشپەڕیەکە لە تایبەتمەندەکانی تەمەنی گەنجیەوەی کە تیشپەڕیە خێرا بڕیارەدا جا ئەگەر خەڵکانێک کە بەرپرسن لەو گەنجانە ئاگیان لێ نەبێ ئەوە زۆر جار بڕیاردانەکەی بە ناوشیارانە ئەبێ بە شێوەیەکی هەڵە و کەم و کورت ئەبێ بەڵام ئەگەر گەنجەکە هەم خۆی گوێ بۆ خەڵکانێک بە ئەزمونتر لە خۆی بگرێ و خەڵکانیش کە بەرپرسن لەو گەنجانە ئاگایان لێبێ کە بتوانن یعنی هەم وەکو مەسئولیەتێک شێوانی کە بڕیان بەخوا بڕۆژی دوایی هەیە وەکو مەسئولیەتێکی قیامەتی بە هەموو شێوازێک گەنجان یعنی بەکار نێن بۆ مەرامی خۆیان و ئەگەر خەڵکێکی شەهر وەکو بیر و بۆچوونێکی دنیایی یعنی شتێک لە وجدانی خۆی بکاتە کار کە ناکرێت بۆ هەر مەرامێکی سیاسی بۆ هەر مەرامێکی کە خۆی بێوێ ئەو گەنجانە بەکار بێنێ و دوایە کە تووشی بێهیوایی و تووشی یا چەندەها زۆر جار ئەبینین لە ئەو خۆپیشاندان و ئەوشتانە چەندەها گەنج یعنی تووشی ناڕەحەتی و گیر و گرفت و تەنانەت گرتن و کوشتن و ئەوانە بن ناکرێتەوە ئەمە هەر لەبەر بڕیارێکی خۆت ئەم گەنجانە بکەیتە سوتەمەنی و دوایش بێهیوایان بکەیت لەبەرەوە یعنی خاڵی سەرەکیەوەی کە گەنجەکە خۆی وریا بێ خۆی زیاتر بخوێنێتەوە زیاتر هوشیار بێ زیاتر گوێ لە دەوروبەر بگرێت کە هەروە لە خۆیەوە کوڵە هەنگاو نەنێ بە سەرپێیانە و بەبێ وردەکاری و بڕیارێکی دروست. زۆر باش مامۆستا دوورکەوتنەوەی گەنجان لە ڕێنمایەکانی ئاینی پیرۆزی ئیسلام تا چەند کاریگەری خراپی دەبێت لەسەر گەنجان لەسەر کۆمەلگا. بە تاکیدەوە یەکێ لە هۆکارە سەرەکیەکانی توشبوونی گەنجانە بەو هەموو گیر و گرفتانەی کە ئەمڕۆی بینین لە کۆمەلگای کوردی خۆماندا یعنی هەموو ئەو مەشاکیلانەی کە ئێستا گەنجانی پێوە گیرۆدە بووە هەر لە گیرۆدەبوون بە مەوادی کوحولی و مادە هۆشبەرەکان هەتا ئەگاتە هەموو لادانە ئەخلاقی و ڕەوشتیەکانی کە لە کۆمەلگا ئێستا ڕۆژانە چەندەها نمونەی وەکوڵە دڵتەزێن ئەبیسین و ئەبینین لە هۆکارەکانی ڕاگەیاندنەوە ئەمە هۆکاری سەرەکی ئەو کەم تەرخەمەیە لە بواری پەروەردە جاوە بەشێکی لە بواری پەروەردەی ئیسلامیە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ بانخوازان و
کادیرانی ئیسلامی کە لەوانەیە هەندێک جار خیتابەکەیان و توێژیان قسەیان لەگەڵ دواندنیان بۆ گەنجان لە ئاستی پێویستانە بێ هەندێکی بەشێکی سەرەکیش ئەگەڕێتەوە بۆ گەنجەکان خۆیان کە بۆ نمونە هەر گەنجێک بۆ نمونە ئەگەر حسابکەی لە 10-12 ساڵی تەمەنیا زۆر تەجروبەی بینیوە ئەمی بینیوە درۆی لەگەڵ کردووە ئەوی بینیوە درۆی لەگەڵ کردووە بۆ یعنی جارێک مەسەن ڕوونانێ لە لایەکی پاکیش ڕوونانێ لە شوێنێکی پاکیش وەکو بڵین شوێنێکی وەکو مزگەوت بزانێ ئەو چی پێڵێ پەیامی ئەو چییە بۆ چارەسەری گیر و گرفتەکانی مەشاکیلەکانی جامە لە ساڵانی پێشوو کە گەر بگەڕێنەوە دواوە کە تا ڕادەیەکی باش لایەنە ئیسلامیەکان بواری پەروەردە و خزمەتکردنیان بواری بانخوازیان لە مزگەوتەکانە زیاتر بوو ئەبینین لادانی گەنجەکان چ لە قوڕان و کچان یعنی کەمتر بوو بەڵام کە ئەو بوارە تەسک کرایەوە و ئێستا ڕۆژ لە ڕۆژ یعنی پلانێکی مەترسیدار هەیە کە دیسان یعنی زیاتر تەنگی پێڵچن ئەو بوارە ئەوە یعنی چاوەڕوانی کارەساتی زیاتر و لادانی زیاتر ئەبێ لە گەنجەکان بکەین. زۆر باشە گەنج چی بکە کە نەبێتە دەستکەلای ئەم و ئەو واتە ڕۆشنبیر بێت لە پرسە سیاسیەکان لە پرسە کۆمەڵایەتیەکان لە پرسە ئابوووریەکان ئەمڕۆ ڕاستە ڕەنگە لە ڕووی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیەوە دەسەڵاتێک کە دوور بێ لەوەی کە ینی بنەمایەکی خزمەتکردنی بۆ کۆمەلگا هەبێت هەموو ئەمڕێ ئەم پرسانەی قۆڕ کردی بێ لە ئابووری و لە سیاست و لە کۆمەڵایەتی گەنج چۆن دەبێ هوشیار بێت لەوەی کە ئەگەر ئابووری قۆڕ کراوە بەسەر دەسەڵاتە بەڵام ئەم هەوڵ و تێکۆشەکانی بەردەوام بێت لەسەر بەدەستێنانی پارویەکی حەڵال لەسەر دۆزینەوەی کەسابەتێکی حەڵال ڕاست و دروست لەو لاوە بزانێت چۆن سیاست بکە و سیاست بخوێنێتەوە و لەو دیوێکی دیکەشا چۆن مامەڵە لەگەڵ پرسە کۆمەڵایەتیەکاندا بکە ئایا ئەم گەنجەش بەتەنها بەخۆی دەکرێت یا وەک خۆت ئاماژەت پێکرد بەشێکی بەرپرسیارەتی گەنجیش و ڕۆشنبیرکردنی دەکەوێتە سۆی خەڵکانی دیکە لایەنە پەیوەندیدارەکانی دیکەوە. بەڵێ وەڵی خۆی وەکو ئیشارەتم پێدا لە خاڵەکانی پێشوو یعنی بەشێکی سەرەکیەوە کەوتۆتە سەر گەنجەکان بەشی هەرە سەرەکی لەسەر گەنجان خۆیانە کە یعنی خۆیان زیاتر ڕۆشنبیرکەن خۆیان زیاتر ئاگادارکەن لەو بارودۆخی کە بە دەوروبەریانە ئەگوزارێت و بەشێکیشی کەوتۆتە سەر وەکۆڵە لایەنەکانی کە چ حکوومەتە چ کۆمەلگایە بە شێوەیەکی گشتی چ هەرێکێ لەو دەستگا و ئۆرگان و بەشانەی تری کۆمەلگایە کە کاریگەری هەیە لەسەر ژیانی گەنج هەرێکە بۆ خۆی مەسئولیاتی وەسەن بۆ منە خانەوادە بەکۆڵە پلەی سەرەتا و خاڵی سەرەتا کە ئەبێ ئاگای لەو گەنجانەی خۆی بێ دایک و باوگە بێ ئاگای لێ بێ برا گەورەیە کە خوشتێکی گەورەیە ئاگای لەو گەنجانەی خواردتەمەنی خۆی بێ ئەو تەجروبانەی خۆیان بینیوانە نێڵن گەنجەکان بکەونەوە هەڵە و کەم و کورتیانەوە کە تێکەوتون و سەیری ئەو بارودۆخەش ئەکەن یعنی کە ئێستا ئەگوزارێت یعنی گەنجی ڕۆشنبیرە ئێستا وەسائیل و شت زۆر فراهەم و بەردەستە لە بەردەستی هەموو کەس جاران زۆر بە زەحمەت ئینسان زانیاری و ئەو شتانەی دەست ئەکەوت بەس ئێستا هەر کەسە لە ماڵی خۆیەوە لە هەر دوورە گوندێک هەر تەنها ئەم هێڵی ئەنتەرنێتوانە هەبێ ئەتوانی ڕۆژانە چەندەها زانیاری ورد و ئەوانە دەستکەوێ یعنی کە تۆ ئەتوانی ئەو شتانە دەستکەوێ ئەکرێ دوای لێکۆڵینەوە دوای وردەکاری ئینسان بڕیاری خۆی بدات و بەو شێوازە هەنگاو بنێت نەگووە هەر وەکووتمان وەکو ساڵانی پێشوو یا وەکو ئەو تەجروبانەی پێشوو هەروە هەنگاو بنێت و بێ وردەکاری و بێ بەرنامە ڕێژی. زۆر باشە مامۆستا کۆچی گەنجان بۆ دەرەوەی وڵات ئەم گەنجە کە دەچێتە دەرەوەی وڵات تا چەند لە ڕاکردنە لەو بەرپرسیارەتی کە لە کۆمەلگای خۆیان هەیەی. بەڕاستی ئەوە یعنی یەکێکە لەو بەرنامانەی کە بە تایبەت دەسەڵات یعنی بەکارێنێ بێ هیواکردنی خەڵک هەموو خەڵک بە شێوەیەکی گشتی و لە ناویانە چینی گەنج کە چینی گەنج بەڕاستی هەموو گۆڕانکاری و ئەو شتانە لە کۆمەلگا زیاتر بەوان ئەکرێ ئەوە کاریگەریەکی زۆری هەیە کە دەسەڵات ئیش لەسەر ئەوەکە کە ئەو خەڵکە بە شێوەیەکی گشتی بێهیوا بکە جا بۆ وەڵامدانەوەی ئەوە ئەبێ ئینسان دایمن هیوای هەبێ بە ژیان یعنی ئەمە ئەگەر سەیری مێژوو بکەین مەسەن بۆ منەت زۆر بگەڕینەوە بۆ دوا بۆ سەردەمی پێغەمەری خوا صلی الله علیه وسلم پێشەوە پێغەمەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە وحی بۆ بنێرێ و بێتە پێغەمەری خوا سەلات و سەلامی خوای لەسەر بێ ئەگەر چاوێ بەو کۆمەلگای
جیهان بەگشتی و بە تایبەت نیوە دوورگەی عەرەبیا بگێڕین ئەبینین زۆر مەشاکیل و گیر و گرفتی زۆر یعنی باڵی کێشا بوو بەسەر جیهانەوە بە تایبەت بە نیوە دوورگەی عەرەبیا لە هەموو بوارەکانەوە بەڵام سەیرەکەی خوای گەورە ئەم پێغەمەرەی ناردوو بە چەند کەسێکی کەم ئەو خەڵکیان لەو بێهیوایی و لەو فەوزا و بێسەروبەری ڕزگار کرد و خەڵکیان خستە سەر ڕاستە شەقامی ئیسلام و بیتەوە بۆ قۆناغەکانی دواتر مەسەن فترەیەک پێش سەردەمی سەلاحەدینی ئەیوبی یعنی نیشتیمانی ئیسلامی وڵاتانی ئیسلامی وڵاتی ئیسلامی لەو کاتە دەوڵەتی ئیسلامی کە زۆر بەرفراوان بوو لە بێسەروبەریەکی زۆر گەورا بوو یعنی بێسەروبەریەکی لە ئەندازە بەدەر یعنی هیچ پەرتەوازەیەکی لە ڕادە بەدەر هیچی بەسەر هیچەوە نەبوو هەر تاقمێ بۆ خۆی بە جۆرێک ئەم لەگەڵ دوژمن ڕێیەکە ئەو لەلاوە نەوعێکیکە ئەو نوعێکی حکومیە کرد سیرەکەی لەو کاتە خوای گەورە کەسێکی و سەلاحەدینە نێرێ ئەم سەرکردە گەورەی کورد سیرەکەی ئەو عیزەتە گەورە ئەو یەک پارچەیە گەورە بۆ دەوڵەتی ئیسلامی مەبەستم لەو کاتە زۆر بێهیوایە خوای گەورە کەسێکی ئاوا ئەنێرێ ئەتوانێ دەوڵەتی ئیسلامی ئاوا هەموو یەک خاتەوە و ئەو سەرکەوتنە گەورە بۆ مسلمانان تۆمارکە و بە هەمان شێوە لە هەرێکی لەم وڵاتانەی دەوروبەرمان لەم لە جیهان سیرکەین وڵات زۆر پەرتەوازە و زۆر وێران و زۆر بەرەو داڕۆخان ڕۆیشتووە سیرەکەی کەسێک سەرکردەیەکی دڵسۆز پەیدا بوو هاتووە ئەو وڵاتەی بردوۆتە پێشەوە ئەمە ئینسانە بێ بێهیوان نەبێت لەم وڵاتەی خۆشمانە ئەگونجێ شتێکی وا هەبێ یا مەسەلەن لەنا ئەو خەڵکەی کە ئەیبینی کامیان لە هەمویان کەمتر هەستەکەی کە لە هەمویان کەمتر گەندەڵی هەیە و کەم و کورتی هەیە ئێوەرە تۆ بە پاڵپشتی ئەو بۆ هەموو جارە هەر ئەبیتەوە بە پاڵپشتی ئەوەی کە هەموو گەندەڵی و کارەسات و مشکلەکەی بەسەر هەرێماهێناوە ئەم جارە بیگۆڕە لەگەڵ ئەو کەسا هەڵسوکەوتکە لەگەڵ ئەو کەسا پشتیوان بکە کەمترین پشتی بەرکەوتووە لەو من ناڵێم هەموو کەسەر لەم هەرێمە هەرێکە و بەشی خۆی پشتی بەرکەوتووە لەو گەندەڵی و کەم و کورتی و لەو وێران کاریە و داڕوخانەی کە لە هەرێمە هەیە بەڵام خۆ حتمما بە ئەندازەیە ئێتۆ وەرە ئەم جاریان لەگەڵ ئەوە دەستبار بگرە لەگەڵ ئەوە ڕێکەوە کە کەمترین پشتی بەرکەوتووە لەو وێرانکاریە ئەو کاتە بزانە ئایا ئەو بێهیوایە هەر ئەمێنەیە هەروەکو خۆیە بێ یا گۆڕانکاری بەسەرا دێت جا ئەوە وەکوتم پیلانێکی گەورەی دەسەڵاتەکە ئەو خەڵکە بێهیوا بێ لە گۆڕانکاری یعنی زۆر جار ئەبینین لەناو کۆمەلگا کە دانیشی باسی گۆڕانکاری ئەوانەکەی کە ئەڵی کاکە ئەم لایەنە وەک ئەو لایەنە نییە ئەمەیان وانە یەکسەر کە هیچ پاساویان پێ نەماوانێت کە دەست و پەیوەندی دەسەڵاتن یەکسەر کاکە هەمووی وەکو یەک وایە هەمووی وەکو یەک گەندەڵە ئەوێ هەمووی وەکو یەک تێکەڵکە بۆەوەی هیچ هیوایەک بە سەرکەوتن نەمێنێ جا لەبەرەوە بەڕاستی ئەوە یەکێک لە هۆکارەکان کە دەسەڵات ئەوەی دروستدووە ئێمەش بۆ خۆمان گەنجانی خۆشمان جێبەجێ ئەەکەن پلانەکەی ئەوان جێبەجێ ئەەکەن کە ئەو بێهیوایە و بڕۆیان بە کەس نەماوە و کۆچەکەن بەرەو دەرەوە و یعنی چەنەها مەشاکیل ئەدەنە بەر بۆ ئەوەی بگاتە خارج چارەکێکی ئەوە یەک لە سەردەی ئەوە لێرە سەرفکە لەوانەیە گۆڕانکاری گەورە ڕووبدا لە هەرێمە زۆر باشە ماوەستا بۆچی حکوومەت سوود لەوە دەبینێت کە گەنجەکان ناڕۆشنبیر بن بێدەنگ بن و کاریگەریان نەبێت یاخود هەڵوێستیان نەبێت لەسەر پرسە سیاسەکان بۆ ئەمە چ سوودێکی دەبێت بۆ حکوومەت کە وا لە گەنجەکانمان دەکات کە بێهیوای دەکات و زۆر جارەوە تا ڕوو دەکاتە دەرەوەی وڵات بەڵێ وڵا زۆر جارە و بەراوردە کە ئەکرێ خەڵکی خۆمان زۆر جار خەڵکی ڕۆشنبیر و سیاسی لە بینی لە نێوان مەسەڵەن خەڵکی هەرێمی خۆمانی ئەم وڵاتانی دەوروبەری خۆمان لەگەڵ وڵاتانی ئەوروپا زۆر جار خەڵک یەکسەر ئەوە ئەڵێ بۆیە لە وڵاتانی ئەوروپا خەڵک حکوومەت و سیستەم و ئەو شتانەی بەڕێک و پێکی و بە چاکی بەڕێوە ئەڕوا هەر کاتێک خەلەل یەکەم و کورتێکی تەیەکە کەرا چارەسەری ئەەکەن لەبەرەوە خەڵکەکەی ڕۆشنبیرە خەڵکەکەی وریایە خەڵکەکەی هوشیارە قبول ناکە لەو دەسەڵاتە لەو وەزیرە لەو سەرۆکە لەو سەرۆک پەرلەمانە کە ئەو وڵاتە بەرەو وێرانی و بەرەو قەیران و بەرەو داڕوخان بەرێ بەڵام لە وڵاتی ئێمە لەبەرەوە خەڵکەکە ناوشیارە لەگەڵ ڕێزم بەشی هەرە زۆری ناوشیارە ئەبینی دەسەڵات ئەوەی قۆستۆتەوە حەزەکە وابێ و هەمیشە ئەو بوارانەی کە بواری ئەوەیە کە خەڵک ڕۆشنبیر بێ حکوومەت ئیهمالێکە یعنی سەیری بواری پەروەردەکە ئەو احتیمامی کە بە بواری چەکداری و بواری ناوخۆ ئەوانە ئەدرێ و خەڵک چەکدارکردن و ئەوانە کەەوە دەسەڵات یعنی ئیشی بەوە ئەڕوا سەی کە چەند احتیمام و چەند ئیمتیاز و ئەو شتانە هەیە بەڵام سەی کە بواری پەروەردە چۆن ئیهمال کراوە
بۆ چونکە خەڵک ئەگەر لە بواری پەروەردا بچێتە پێشەوە وشیار بێ ئەوان ناتوانن حکومڕان بن، ئەوان ناتوانن ئاوا بکەن لەو میلەتە. بەڵام دایمەن من کاتی خۆی لە سەرەتا دامەزرام لە گردەنازێ دامەزرا بووم، معاشەکەم موچەکەم نازانم لە دەوروبەری 220 دینارێکی ئەو کاتە ئەوانە بوو. قوتابیمان هەبووە هات دەوامیە کرد لە سیارەیەکی جوانەوە و ئەوی ماوەسا من 300 دینار 350 دینار وەرەگرم. یعنی ئەمە منیش و مامۆستاکانی هاوڕێم و قوتابیەکانی هاوڕێی هەمووی بێهیوا کرد جا بۆ چی خوێنی؟ ئەی بۆ نایوەکو من بی بە چەکدار هەر یەکسەر لە ڕێەوە بەبێ مانوبوون و بەبێ هیچ 350 دینار وەرەگری بۆچی ڕەنجی خۆ بە خەسارە دەی ئەم هەموو تەمەنە زۆرە وەکو مامۆستا تا دوای 25 ساڵ اینجا بگەڕێیتەوە ئەگەر دابمەزرەی وەکە ئێستا ئەوەش نەماوە اینجا 220 دینارت دەنێ. ئەمە هەمووی بەرنامەیە، ئەمە لە زۆر لە وڵاتی ئێمە پیادەکرێ بۆەوەی خەڵک بە دوای بواری ڕۆشنبیری و بواری پێشکەوتن و ئەوەی کە یعنی شتێکی معلومە کە لە هەموو جیهان خەڵک بە خوێندن بە پێشکەوتن لە بواری خوێندنە وڵات دەچێتە پێشەوە، بەس ئەمان ئەویان ناوێت. تەنها ئەو بوارەیانەیە خۆیان هەندێک کەسابەت و کۆمپانیا و شتیان دامەزراندووە ئەو خەڵکە هەر ئاوا بێهیوا بێ و بێئاگا بێ و ناوشیار بێ و ئەوان ئیشیان بەوەڕە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا موحسین ساڵح بانخوازی ئیسلامی لە هەڵەبجەوە میوانمانە بووی. سپاس بۆ وتە جوانەکانت. وەڵازیان دەچینە ڕانیەکە گەنجێک خۆی ماتۆڕێکی دروست کردووە لەو بارەوە ڕێناز ڤیدیۆکی بۆ ئامادەکردنی پێکەوە بینەری دەبین. ناوم کارمەندە بوو بەکرا دانیشتوی ناحی حاجیەوەم سەر بە قەزای ڕانیە دەرچووی پەیمانگای ئەهلی ڕاپەڕینم. حەز و خولیان بۆ ئامێرانە هەیە کە بتوانم دروستیان بکەم. ماوەی 3 ساڵە ئەو حەز و خولیام هەیە لە ڕابردوودا چەند کارێکم کردووە و ئێستاش لە کاتی کەرەنتینەکە داتوانیمە ئەو ماتۆڕە دروست بکەم لە چەند کەلوپەلێکی بەکار هاتوو. یەکێک لەوانە سوکانی پاسکیل و تاای پێشەوەی ئی پاسکیلە بۆ ڕووناکەرەوە دیلەمەوەی پاسکیلمان بەکارهێناوە و هەروە سیستەمی ئیستاپەکەشی هەری پاسکیلە توانیمە ئەو لاشەی کە بە ماتۆڕەکەوەیە هەمووی بۆ خۆم دروست بکەم و هەروە بزوێنەرەکەی پێکاتوە لە بزوێنەری مۆلیدا هەستان مۆلیدەیەکم هێناوە مۆلیدەی لە کارکەوتو دووبارە من بزوێنەرەکەیم لێ کردوتەوە توانیمە بەکاری بخەمەوە لە چەند ئامێرێک پێکاتوە ئەوانیش تای عەرەبانم بەکارهێناوە لاشەکەیشم بۆ خۆم دروست کردووە. من چەند ساڵی ڕابردوودا توانیمە چەندە شتیکە دروست بکەم بە نمونە چەندەها ڕۆبۆتم دروست کردووە لە ساڵانی داهاتوودا و ئەو ساڵیش توانیمە ئەو ماتۆڕە دروست بکەم و بەڵام تواناکانی من سنووردارە بۆی بتوانم کە شتیکە دروست بکەم دەبێ پاڵپشتێک یاخۆ سپۆنسەرێک هەبێ و بەداخەوە هیچ کاتێکیش هیچ کەسێک بەلامدا نەهاتووە تەنها لەسەر حیسابی خۆم و تەنها بە هاوکاری ماڵەوە توانیمە ئەو شتانە دروست بکەم و ئەگەر بێت و پاڵپشتێک یاخۆ سپۆنسەرێک هەبێ لە داهاتوودا دەتوانین پەرە بە ئەو ماتۆڕە بدەین بە شێوەیەکی گەورەتر و جیاوازتر دروستی بکەین مەرجەکانی سەلامەتی زیاتر تێدا بێ. ئازیزان و خۆشەویستان بڕگەوابەتەکانی پامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشن بۆ هیوای کە جێگەی سوود و ڕێزامەندی هەموو لایەک بوو بێت
تا بەرنمەیەکی تر پامی ڕۆژێکی دیکە لە ڕۆژێکی نوێدا بەخوای گەورە مێربانتان ئەسپێرین ماڵتانەوە خواتان لەگەڵ.